شاخڕەوی جیا لە شاخەوانی چونکە ئێستا زۆربەی کەس کاچێ شاخەوانەوەی بە چەند ڕۆژێک کەمپینێک ئەمێنێتەوە یاخود جلوبەرگی تایبەتی پێ هەرچەنە من نامێت زۆر زیاتری لەسەر بڵم لە بروی کەسانی پسپۆر و شارەزام ڕۆمیێوانمانن لە ئەستۆدیۆ و تایبەت بەو بابەتە قسەمان لەگەڵەکەنەوەیش کەسانێکن کە بە پێی ڕێنمایی و تایبەت قسەمان بۆکەن بزانین ئایا شاخڕەوی چۆنە و چۆن توانین ئێمە شاخڕەوی بکەین ئەگەر شاخەوانیش نەبین بۆیە لەگەڵمان بن تا بزانینەوە پرسیارانەی کە هەمانە و تایبەتە لەگەڵ بەڕێز هەردی باوەدین کە ڕاهێنەری شاخەوانیە بکەین بەڕێز هەردی بە خێراتی بەیانیت باش هەر ئەڵێن شاخەوانی زۆر باشە هەمومان دایمە مێشکمان بۆ شاخەوانی ئەچێت بەڵام من ئەوە مزانی ئەمڕۆکە جیاوازی هەیە بەڵام نازام جیاوازەکەی چییە شاخەوانی باشترە یا شاخڕەوی باشترە ئەو کەسانی شاخەوانی ئەتوانن بکەن کێنەوانی کە شاخڕەوی ئەتوانن بکەن کێن اینجا ئەمانەوێت زۆر زیاتر لەسەرەوە بە قسە بکەین با یەکەم جار بزانین جیاوازیان هەیە جیاوازەکەشیان چییە سپاس بۆ دەرفەتە خۆشحاڵم کە ئەمڕۆکە لێرە لە بوارێکی گرنگ لەسەر ئاستی وڵات قسە بکەین شاخەوانی یاخود وەرشەکانی شاخ جۆر و شێوازیگەلێ زۆرن ئەوەی ئێستا ئەیبینین لە وڵاتەکەی خۆمانە شاخڕەویەکی سادەیە بۆیە ئەوش هەر پێویستی بە زانست و زانیاری هەیە پێویستی بە خول هەیە پێویستی بەبینینی چەندین لیڤڵی جیاواز هەیە لە ڕاهێنانەکان بەڵام ئەگە جیای بکەینەوە لەگەڵ لیڤڵەکانی تری شاخەوانی تامان زۆر جیاوازە دنیایەکی ترە چەندین بواری تر دەوێت ببڕی چەندین لیڤڵە دەوێت بڕی لە زاراوەی ئێمەیە تەنها شاخڕەوی یاخۆ شاخەوانی باسەکان بەڵام لە زاراوە جیهانەکان ئەگە جیای بکەیتەوە ئێمە تراکینگمان هەیە هایکینگمان هەیە دوای ماونتینەرمان هەیە ئەکسپیدیشنمان هەیە ئیتر بەرەو سەرەڕوە بۆیە ئەو دنیایی تر کە ئەچێتە بابەتی ئەکسپیدیشن دنیایەکی ترە کەسانی سادە ناتوانن ئەویشە بکەن بەڵام ئەگە بینە سەر ئەو بوارێکەوە لە وڵاتی خۆمانە هەیە شاخڕەوی شتێکی باشە و خەڵکێکی زۆر بەدوای ئەوەرشن ئێستا و پێویستە بە هەمان شێوە ڕاهێنان ببینن خول ببینن بۆی زانست و زانیاری ورد کۆکەنەوە لەسەر ئەو بابەتانە دواتر بۆی بە شێوێکی تەندروست بتوانن ئەو کارە بکەن باشە ئێوەکو ڕاهێنەر لەو بوارەیە چی بەو کەساناڵن کە ئارەزوێواکەن بۆ نمونە گەشتێ بکەن بەڵام ناتوانن بۆ نمونە شاخەوان نین چۆن بتوانن شاخڕەوی بکەن بەدڵنیاییەوە بە هەموو وەرشێک پێویستی بە توانایەک هەیە بەڵام وەرتوانەکانی وەرزشی شاخەوانی ئەتوانی بکەینە چەند بەشێکەوە یەشێک لەو بابەتانێک کە لە خودی ئەو کەسەیە هەبێ دەبێ ژینگە پارێزێکی باش بێ دەبێ ڕێز لە کەلتوری خەڵکی جوانە ینی پێش هەموو شتێک دەبێ ژینگە پارێزێکی باش بێت زۆر باش بێ بۆ نمونە نقلێک چکلێتێک کە خوا کاغزەکەی فرەنەداتە خاکە ئەگەر بزانێت دوای چەندێک ئەو کاغزی ئەو نقلەت دوای چەند ساڵ شیە بێتەوە تەمان فڕی نادا ئەمانش هەمن لە ڕێگای خولەکانەوە ئەمە ئەزانرێ و ئیزافەتەن پارێزگاری لە ئاژەڵەکان بکە ژاوەژاو دروست نەکە ڕێز لە کەلتوری ئەو ناوچەیە بگرێ ئەمە بابەتێکەکەوە زۆر زۆر گرینگە لە بابەتی شاخەوانیە ئەنجا وەسێتە سەر توانەکانی جەستە و زانیاریەکان ئەو کەرستانی بەکاری دێنێ وردەکارەکان و زانیاریەکان لەسەر ئەو کەرستانە و لە ڕێگای کەسانی شارەزاوە بزانێت چۆن بەکاردێ لە جلوبەرگیش هەر گرنگە کاکردی ئێمە باسی کەرەستاکەین باسی هەموو بابەتەکانەکەین کاڵین جلوبەرگە پێڵاوە کەرەستەکانە بۆیە لەوانەیە تۆ وەکو زانیاری بزانی بەڵام نەزانی بەکاری بێنی ناوەکان بزانی بەڵام لە جێگا و مەکانی خۆیان نەزانی بەکاری بێنی بۆی پێویستەکە لەسەر ئەوە مادە باسی جلوبەرگەکان ئەکەین جلوبەرگی شاخڕەوی و شاخەوانی هەردووکی یەکێک یاخود شاخەوانی چونکە بە شوێنی سەخت و بەرزە سەر ئەکەون پێڵاوی تایبەتی ئەوێت چۆزام ئەو گۆچانەیە ئەو دارێکە بەدەستیان یا نا بۆ شاخڕەویش هەمان کەرەستە بەکارەهێنرێتەوە من وەکو باسم کرد لیڤڵەکانی شاخەوانی زۆرن بۆیە ئەگەر لە ڕووی زاراوە باز بکەین
شاخەوانی لەگە شاخڕەوی دوو لیڤڵی زۆر جیاوازن دوو دنیای جیاوازن بەڵام لە وڵاتی ئێمە هەمووی پێڵن شاخەوانی ئەوەی کە لە وڵاتی ئێماکرێ بەپێ ئەو سروشتەی کە هەمانە کامیانە شاخەوانی یا شاخڕەویە ئەتوانم زیاتر لە 175 بڵێم شاخڕەوێکی سادەیە بۆیە شاخمان هەیە تەکنیکیە پێویستی بە کەرەستە و ئەبزاری ترە شاخمان هەیە لە وەرزێکە ئەچێتە بابەتی شاخەوانێکی سادە و لە وەرزێکی ترا هەمان ئەو شاخە ئەبێتە شاخڕەوی بۆی وەرزەکان ئەیگۆڕێ بۆی ئەو جلوبەرگانەی کە بەکاردێنین زیاتر دەبێ هەناسە بدە زیاتر دەبێ بە شێوەیەک بێ ئاوی لەشت بە زۆری لەدەست نەدەی بۆیە گرنگەکانی فێربوون و وەکووتم ئەو کەرەستانی کە ئەتەوێ بەکاری بێنی بیناسی و لە ڕێگای کەسانی شارەزاوە فێربی چۆن بەکارێنی کاکردی ئێستا و دیمەنانەی کە لەسەر شاشەکان هەر بەڕێستانن و لەگەڵ تیم و هاوڕێ و شاخەوانەکانی دیکە ئەوە سروشتی کوردستانە بەشێکی سروشتی کوردستانە و بەشێکی نەخێر ئێستا ئەو بەستەڵەکە ئەوە ئایس کلایمینگی پێڵێن ئەمە چای کۆڕەکە هایک ئەنفلایە کەوا من یەکێکم لەوانەی کە تەنها من کردومە دەسم پێ کردو لە خوا بەزیادەسە کۆمەڵی کەسی تر هەیە ئیتر چەندین وڵاتی ترم کردووە هەم بۆ خولبینین هەم بۆ فێربوون و هێنانی ئەو زانستە بە وڵاتی خۆمان و بۆ بیدەم بە ئەوە سەخت نییە؟ بەدڵنیایە سەخت زۆر سەختە ژینگەی کوردستان چەندێک یعنی لە ڕووی ئەو بابەتانی باسە کرد وتە زۆری شێواز هەیە تا چەند گونجاوە و مەترسی نییە زۆر؟ ئەگەر ئیجازە هەبێ من چەند لیڤڵێک باز بکەم لە بوارەکانی شاخ مەسەڵەن وەرشەکانی شاخ بە گشتی ئەگە جیا بکەینەوە زۆرن بەڵام ژینگەی کوردستان لە هاکینگێکی نیمچە قورس ئەتوانین پشتی پێ بەستین لە زستانی سەختی خۆمانە بۆ سەکرانمان هەیە هەڵگوردمان هەیە مەمورمان هەیە خیدێریمان هەیە چەندین لوتکەی ترمان هەیە بەڵام بەداخەوە بەهۆی ناوچە سنووریەکان زۆر مەترسیدارە بەڵام لە بوارەکانی تری یەکێک لەوانە بەردەوانیە بەردەوانی بڵێن ناوهۆڵ و دەرەوەی هۆڵمان هەیە ئەتوانین ئەگەر هەم حکوومەت هەم کەسانی پەیوەندیدار هاوکار بێ یەکێک بێ لە لیڤڵاکە هەرە سەرەکانی هاوشەوی وڵاتانی تر لە بابەتی بەردەوانی بتوانین کار بکەین لە وڵاتی خۆمانە بەردەوانی چییە؟ بەردەوانی چەندین کەرەستە و ئەبزاری تایبەتی خۆی هەیە کەوا بەدەست و بەوە سەرەکەوی حەبلی تایبەتی هەیە ئەوەش کۆمەڵە جیاوازی تری هەیە بۆ نمونە ترادمان هەیە درێلینگمان هەیە ئیتر کەسانی شارەزا و هەم لە ڕووی توانە هەم لە ڕووی تەکنیکیەوە ئەتوانین بڵین 175 مێشک و تەکنیکە ئەگەرچی هێزیەک توانایشی زۆریە بەڵام 125 ئەوەش دروستە باش کاک هەردی ئەو بابەتانەی کە باست کرد وتم لە هەرمی کوردستان مەترسیان هەیە یاخودنا ینی بۆ نمونە چیتە شاخی سەکران مەترسیەکان زۆرە ئایا لێرە توانرێ ینی ئەگەر تووشی مەترسیەک بوون تیمێکی واتان هەبیان خۆتان ڕاهێنان بۆ کەساناکەن خۆتان چاودێری و شتاکەن و چەند ڕۆژێکە توانن بمێننەوە مەترسیەکانش لە ڕووی زاراوە لە ڕووی بیرۆکەی شاخەوانی مەترسیەکان زۆر و شێوازی گەلێ زۆرن هەندێک مەترسی هەیە دەستکردە و هەندێک مەترسی هەیە سروشتە ئەوانێ وا دەستکردن وا دیارە وەکو مین و ئیتر هێزەکانی سەرسنوور و کۆمەڵێ بابەتی ترە کەوا دروستە بێ لە ڕێگای دەستی مرۆڤەکانە بەداخەوە بەڵام هەندێک مەترسی هەیە سروشتیە ئەو مەترسیانەش ئێمە وەکو مرۆڤ ناتوانین بەرانگاری هێزیەکی سروشتی ببینەوە کەوا لە دەرەوەی توانەکانی مرۆڤن بەڵکو ئێمە چەند زانیاری و زانست و خول و ئەوانەمان هەیە بۆ ئەوی ڕزگارت بێ بۆی بە شێوەیەکی تەکنیکی فکری لێ بکەیتەوە بۆیە ئێمە لە وەرزەکان شاجیاوازە لە وەرزی هاوینە بۆ نمونە تۆ لە شاخێکی ئەمبڵانسەیان هەر ئۆتۆمبیلێ ناگا بە تۆ بۆیە پێویستەکە کۆمەڵی بابەتی ترت هەبێ و زانیاریت هەبێ لەسەری بۆیە زۆر گرینگە لەگە تیمێک ئەچی چێت لەگەڵە ئایا ئەو تیمە ئەیبێ لەگەڵ خۆت ئەو شاخە من تا چەند بتوانم شارەزای ئەو کەسەم ئایا ئەتوانێت یاخود ناتوانێت بۆیە وەکو لیدەرێک وەکو سەرپەرشتیاری گروپێک یان ڕێکخراوێک زۆر پێویستە تۆ بزانی چێ ئەبەی بۆ چ شاخێک
جگە لەوەی کە کێ ئەبەن بۆ شاقێک شتێکی دیکە زۆر گرنگە بۆ ئێوەی شاخەوانان تا چەند ئەوە ڕەچاو ئەکەن کە لە فریاکەوتنە سەرەتاییەکان شارەزا بن ئەگەر دۆخێکی نەخوازراو هاتە پێشە بۆ کەسێک لە ڕووی هەناسەدانەوە کێشەیەکی بۆ هاتە پێش لە ڕووی نەخۆشیێکی دڵی هەبوو شتێک لە ڕووی تەندروستە فریای گوزاری سەرەتایی چۆن بۆ ئەکەن یاخود تا چەندە مەرجە شاخەوان یاخود شاخڕە و لە فریاگوزاری سەرەتایی شارەزایی هەبێت بەدڵنیایەوە هەر کەسێکەوە خۆی وەکو شاخەوان ئەناسیێنێت دەبێت سەرەتاییەک بزانێت لە فریاگوزاریەکان بەڵام لەگەڵەوەشە لە هەموو تیمێکا دەبێت دکتۆرێک یاخود بابەتێکی پرۆفشناڵ هەبێت لەو بوارەیە جالەوانی کوردستان هەمانە ناتوانم بڵێم هەمویان بەڵام تا ڕادەیەک ڕەچاوی ئەو بابەتاکەن یەکێک لە ئەندامانی ئەو گروپەت دەبێ هەڵگیری تەواوی کیتەکانی فێرس ئەید بێ و بێ لەوەشکەوە زانستێکی وردی هەبێ بەڵام ئەگەر ڕووداوێکی نەخوازرا و ڕوویدا ئایا لە دەرەوەی توانای ئەو بوو بۆ نمونە ئەمە ڕەنووە بۆ نمونە ئەو بڵێن ئەو شاخە بەستەڵەکان کە ئەکەویتە ناوی لە وڵاتی ئێمە زۆر کەمە بۆیە پێویستەکە بابەتەکانی ڕسکی و بزانێ بتوانانی ئەو کەسە بینتە خوارەوە بێگەینتە جێگایکی مەبەست بۆی کەسانێکی تر بتوانن هاوکارت بن و پێویستەکە لەسەر ئاستی وڵاتە کە زۆربەی وڵاتەکان هەیە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە زۆر کەمە چەند کەسێکی خۆبەخش هەیە لە ناوچەکانە ئەویشە ئەکەن دوور لە دەسەڵاتی حکوومەتەوانە بەڵام پێویستەکە حکوومەت ڕەچاوی ئەوە بکە تیمێکی فریاگوزاری تایبەت بە شاخ هەبێ و زۆربەی وڵاتەکان هەلیکۆپتەری تایبەتیان هەیە بۆ فریاکەوتنی ئەو بابەتە بەڵام سپاس بۆخوا چەند جارێک حاڵەت ڕوویداوە لە ڕێگای هەلیکۆپتەرەکانی حکوومەتی هەرێم توانراوە ئەو هاوکاریش بگەین ڕاستە باشە کاکردی بۆ نمونە ئەمە من و سۆڤانم ڕۆمانەوێ بچین شاخڕەویەک بکەین باشە پێشتر نەچوین و ماوەیەکی زۆریشە وەرزشمان نەکردووە ئەتوانین یان پێویستمان بە چیە بێت وەکو کەرەستە سەرەتایەکان ئەوە دیارە کەوا پێویستەکە تۆ پێڵاوێکی نیمچە پوتیت هەبێ و ئەو جلوبەرگانی کەوا بتوانانی حرەکات و یاخود شێوازی جوڵەت فراوان بێ و هەناسە بدا وە کۆڵەیەکی بچووکت هەبێت ئەگەر تۆ بۆ شاخڕەوەی یا گوڵ گەشتێک ئەچیت شاخێکی سادە دەبێت بۆ ئێوە هەڵبژێردرێ و ئیزافەتەن زۆر زۆر گرینگە ئەو لیدەرە یاخود ئەو کەسێ لەگەڵ ئێوە دێ هەم هەوایی لەگەڵ هەناسە و سووتانی وزەی تۆ بکە بۆی بزانێت لە چه حاڵەتێکا تۆ ئەتوانی بڕۆی نەڕۆی سەریعیکە سەبری بکە بۆیە ئەو وردەکاریانە دەبێت لە سەرەتاوە کە دەست پێکە مادام من شارەزای ئێوە نیم پێویستەکە من جێگایکی زۆر سادە لیڤڵێکی سەرەتایی هەڵبژێرم تا بزانم توانەکانی ئێوە چەنە بۆی ئەگەر حاڵەتیشی نەخوازراوە ڕوویدا بتوانم چەند کەسێکشم لەگەڵ بێ بەتوانابن بۆی هاوکاری ئێوە بکەن و بیان بمەخوارێ کاکە هەردی باوەدینەوەی کە باست کرد من تێگەیشتم ئەمەی کە ئێمە بچین بۆی ئەمە گەشت و سەیرانێکە چکە شاخڕەوی لە گەشت و سەیرانێک دوو جارەوە بڕۆین تا جارەوەی کە ماچینەوە گەشت و سەیرانێکین شاخڕەوی و شاخەوانی نییە بەڵام لەگەڵەوەشە ئەبێ ڕەچاوێش بکەین کە لە کۆڵە پشتێکەمان خواردنی تەندروستمان پێبێشتی زۆر قرس لەگەڵ خۆمانان نەبین تا بتوانین کارەکە بۆ ئێوە ئاسانکە چکە هێشتا نازانم من و هاژە چەند هیناکەبین ئەگەر ئیزافەیە بکەم لەسەر خواردن تەمان دنیایەکی ترە لە شاخەوانی ئێمە وازانین خواردن بخۆین و تەواو بەڵکو لیڤڵەکانی خواردن دەیە بزانی چەندێکی پێچێ شیە بێتەوە ئایا ئەمڕۆکە تۆ خۆت ئامادەکەی بۆ بەیانی چی بخۆی شەوەکەی چی بخۆی بەیانی کە بەڕێکەوی چی بخۆی بۆیە ئێمە دەبێت ئەو لیڤڵانە وەکو ئەملاح و معدەنەکان دوای شەکرەکان چاوریەکان پرۆتینەکان ئاوەکان دەبێت ئەوانە هەموو جیاکەینەوە دەبێت بزانی چەندشی پێچێ بۆشی بوونەوە و ببێت بە وزە بۆی خواردن دنیایەکی ترە لە شاخەوانی شاخەوانی و شاخڕەوی دنیایەکی ترێمە سپاس دەکەین کە ئەم بەیانی ئەمە بردەنا ئەو دنیاە هەردی باوەدین ڕاهێنەری شاخەوانی بۆ هیوایی کە ئەم وەرزشە زیاتر پەرە بسێنێت و بەو سروشتە جوانی کە لە کوردستان هەمانە هاوڵاتیان سوود لەو سروشتە وەربگرن و سپاس بۆ کەسانی وەکوێوەش کە بەو شێوە دروستە ڕەنمەیەدەن سپاس بۆ دەرفەتە ئەزیزن